بینەرانی زوم ساڵتان لێبێ من لە شەقامی سعدونم لە بەغدای پایتەخت هاوڵاتیانی بەغدا ئەڵێن چاوەڕوانی ڕۆژی چوارشەمماکەین کە دادگای فیدرالی کۆ بێتەوە بڕیار لەسەر هەڵەشاندنەوەی پەرلەمان یاخود بەردەوامبوونی پەرلەمان بدات کە سەرجەم حەزبولانە سیاسیەکانیش چاوەڕێی ئەوەن کە ئاخۆ بێ ڕۆژی چوارشەممە دادگای فیدرالی بڕیار لەسەر چیدا ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە دوای ئەوەی کە لە میدیاکان دەنگۆی ئۆبڵاو بۆ کوتلەی سەدری داوای لە دادگای فیدرالی کردووە کە بگەڕێنەوە بۆ پەرلەمانی عێراق و دادگای فیدرالی بڕیار لەسەرەوە بدا بەڵام مشتق ناجی کە پارێزەری کوتلەی دەستلاکارکێشاوەی سەدرێ لە پەرلەمانی عێراق لە پەیوەندێکی تەلەفۆنیە ئەوەی ڕەت کردەوە و ئەو پێی وابوو کە ئەم پارێزەرەی ئەم داوایی بەرز کردوێتەوە بۆ دادگای فیدرالی هیچ پەیوەندێکی بە کوتلەی سەدرەوە نییە بەڵکو پارێزەرێکە ئەوان نایناسن و نازانن بۆ چۆن داوای ئاڕاستەی کە دادگای فیدرالی کردووە بۆیە ئەوان وەکو خۆیان ئەڵێن ئەم داوایە پێچەوانی بڕارەکانی مقتەدا سەدری ڕێبەری ڕەوتی سەدرە و ئەوان بە هیچ شێوەیەک پەیوەندیان بەو داواکاریەوە نیە ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق دە پێشنیاری بۆ سەرجەم حەزبولانە سیاسیەکان وەکو پێشنیار ناردووە و داواکە کە حەزبولانە سیاسیەکان کۆ ببنەوە و لەو کۆبوونەوەیە بڕیار لەسەر ئەوە بدرێت کە کاتێک دیاری بکرێت بۆ هەڵبژاردننی پێشوەخت و کۆمەڵە خاڵی گرنگی تریشی تێدایە بەڵام گرنگترینە و خاڵانەی کە لێسا لە گۆڕەپانی سیاسی عێراق باسەکرێ هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراقا و ئەمە بەشێکی زۆر لە هەوڵەکانی عێراق و بەتایبەت کوتلەی سەدری داوای هەڵەشاندنەوەی پەرلەمان و جارێکی تر دەستنیشانکردنی هەڵبژاردننی پێشوەختاکەن تا ئێستا هیچ کام لە حەزبولانە سیاسیەکان وەڵامی پێشنیارەکانی سەرۆکی پەرلەمانی عێراقیان نەداوەتەوە بەڵام کوتلەی سەدری پێشوازی لەم پێشنیارانە لەلایەکی ترەوە بڕیارە سبەینێ مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق لەگەڵ سەرجەم حەزبولانە سیاسیەکانی عێراق کۆ بێتەوە و تا ئێستا تەوەری کۆبوونەوەکە دیاری نەکراوە بەڵام تا ئەم ساتە وەختەی کە زانیاریمان هەیە سەرۆک وەزیرانی عێراق داوای لە سەرجەم حەزبولانە سیاسیەکان کردووە یاخود بەرپرسی سەرجەم حەزبولانە سیاسیەکانی عێراق کردووە کە سبەینێ لە ئەنجومەنی وەزیران کۆ ببنەوە و گفتوگۆ بکرێت دەربارەی دۆخی سیاسی عێراق و بەتایبەت هەڵوەشاندنەوەی پەرلەمان یاخود بەردەوامبوونی پەرلەمان و پێکهێنانی حکوومەت بە شێوەیەکی گشتی دۆخی سیاسی عێراق لە ئێستادا چاوەڕوانی بڕیاری دادگای فیدرالیە و چاوەڕوانی ئەوەن کە سبەینی حەزبولانە سیاسیەکان لە کۆبوونەوە لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق بڕیاری کۆتایی بدرێت یاخود ڕێکەوتنێک بکرێت بۆ دەربازبوونی ئەم دۆخێک کە لە ئێستادا عێراق پێی داتێپەڕەبێت لە هەر ڕوودا و پێشچوونێکی نوێ چاوتان لەسەر زوم بێ ئێمە لە بەغدا وازانێرەکانتان پێدەگەین